34 ساڵ بەسەر ڕاپەڕینی گەلی کورد دژی چەسانەوەی نەتەوەی وستەمکاری ڕژێمی پێشووی عێراق تێپەڕ دەبێت. شاری چەمچەماڵیش لە 8 ئاداری 1991 ڕاپەڕی و کاربەدەست و سوپا و هێزی ئەمنی ڕژێمی بەعسی لە شارەکەەوە دەرنا. ئەنجامی ڕاپەڕین پڕبوونی ئەو جامە بوو کە دەبوو بڕژێت، ئەنجامی کۆبوونەوەی ئەو هەموو وستەم و خراپەکاری کە یەک بەیەکی تاکی کۆمەڵگای کوردی گرتەوە تاوەکو گەیشتە ئەوەی کەیتر ئەو خەڵکە هەمووی بێ بە یەک بەرەیەک دژ بە وستەمە کە ئەو بوو ڕاپەڕینەکەی لێ دروست بوو حیزبی بەعسیتیا ڕاماڵراو ڕۆی. بەڕاستی هەقوایە ینی ستەمکاران ئەو ڕابردوانەی پێشوو کرێتە پند و دەرس بۆ خۆیان کەم کەم ئەو جامە پڕ ئەبێت، ئەگەر هاتوو جامەکەش پڕ بوو گومانیتیانە دووبارە بێتەوە بەسەر هەموو ستەمکار و زاڵمێکە ئیتر هەر کەسێک بوو هەر ناوێکی شێ بێت. حاجی عەباس کە خۆی برینداری ڕاپەڕینە و خاوەنی یەکەم شەهیدی ڕاپەڕینیشە کە برا گەورەکەیەتی باز لە ئامادەکاری و دەستپێکی ڕاپەڕین دەکات و نیگەرانی شەلەوەی بەرهەمی ڕاپەڕین ئەوە نەبوو کە ئەوان ویستیان وستەم و زۆرداری لەژێر ناوی حکوومەتی کوردی بەردەوامە. کاتێک ئەو وەزعی کە بەسەر عێراق و ناوچەکە و بیزات کوردستانی شەهات لە نەتیجەی ئەو هەموو زۆڵم و زۆرەی کە بەسەر ناوچەکەیە بوو، ئێمەش جموجۆڵێک دەستمان پێکرد وەکو موسڵمانان کەوتینە خۆمان. ئەوە بوو ئێمە لە ئەو ڕۆژەی کە لە دوای عەسرەوە ئیتر جموجۆڵمان کرد و برادرانمان هەمووی کۆ کردەوە، چەکەکانمان حازر کرد لە خانووی عەسکەرەکانەوە بەرەو ناو بازار هاتین. ئیتر تەقە دەستی پێ کرد و گەیشتینە ئەم سەر ڕوکنە ئەلەم ڕوکنەوە پەڕینەوە بۆ ئەم سەر ئەلیەوە تەقەمان لێکرا لە خەستەخانەکەەوە لە هەموو لایەکەوە تەقەمان لێکرا لە قەڵاکەشەوە تەقەمان لێکرا. من ڕۆمانەیەکم پێ وتی بڕۆ ئەو ڕۆمانەی هەڵدا بە حاجی براموتی جارێکی ڕۆشتم کە تەقەی لێکرا هەرسێکمان پێوە بووین. من بنیدار بووم، ئەو برادرەش وتی من پێوە بووم ئەگەڕێمەوە، وتی بڕۆ ڕۆمانەکە هەڵدا. ڕۆمانەکەم هەڵدا گەڕامەوە سەری سێنم کرد ئەو خەریکە گیانەدا، وتی ئەرەوە ناوتی وتی ئاگاو لە ماڵ و من و ئەو خەڵکە من و ئەو میلەتە هەموومان داوای ئازادیمانە کرد بۆ میلەتەکە بۆی لە ژێر عەدالەتێکە ژیان بەرێتە سەر. کاتێ تەماشای ڕژێمی بەعسەکەم لە سەرمای زستانێکە 3 بەرمیل نەوتی ئەدا پێم پەشیمان ناڵێم پەشیمانم، فەقیر و هەژارێک دەبینم بەرمیلێ نەوتی پێ ڕەوا نابینرێ. چالاکێکی مەدەنیش هۆشداری دەداتە دەسەڵاتدارانی کورد گەر بە خۆیان دانەستنەوە دەبێت چاوەڕێی ڕاپەڕینی خەڵکی بکەن دژی زۆرداریان بوەستنەوە. دیارە ئەمڕۆ یادی ڕاپەڕینی شاری چەمچەماڵ بوو لە دژی زوڵم و زۆرداری بەعس کە 34 ساڵ پێش ئێستا خەڵکی ئەم شارە ڕاپەڕی دژی ستەمکاری بەعس، بەڵام بەداخەوە خەڵک چاوەڕوانی ئەوە بوو کە بەرهەمی ئەو ئازادیە ببینێەوە خەڵکی ئەم وڵاتە سوودمەند بێ، بە تایبەتی ئەم ناوچێ زۆرترین قوربانی داوە لە شەهید و لە ئەنفال، بەڵام بەداخەوە ئەم ناوچێ خراپترین ناوچەیە لە ڕووی خزمەتگوزاری و چاوەڕوانی ئەمە نەبووین لەم دەسەڵاتەوە. ئەم دەسەڵاتەیش ئەبێ ئەوە بزانێت کە ئەم میلەتە ڕاپەڕێ دژی دەسەڵاتێکی ستەمکاری وەکو بەعس و دەسەڵاتێکی کوردیوەکەمانە زۆر ئاسانە خەڵک ڕاپەڕێ، بەڵام خەڵک نایوێت جارێکی دیکە تووشی ئەمەینەتی و کوشتن و بڕین ببێتەوە. ئەگەر نام دەسەڵاتە خەڵکی ناچار کردووە بە کۆچ و بە هەندەران و بە بێموچەی ئەبێت چاوەڕێ بکە ڕۆژێک ئەو خەڵکەی شەتەقێتەوە خراپتر ئەبێت چاوەڕێ بکات لەوەی کە دژی بەعس ئەنجامدرا. ئادار مانگی ئازار و هاوکات مانگی ڕاپەڕینی گەلی کوردی شادش بە دەسەڵاتێکی ستەمکار و خوێنڕێژ، بەڵام هەرزوو ئەزمموی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی تامی خۆشی ڕزگاربوون لە ڕژێمی بەعسیان نەبیری خەڵکی بردەوە. ڕەبیر محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.